ئاژانسی بلۆمبەرگی ئەمریکی دەڵێت هەفتەی ڕابردوو لە یەک ڕۆژدا بانکی ناوەندی عێراقی یەدەکی زێڕی بە ڕێژەی لە 102 بەرز کردوێتەوە. ئەمەش بەشێکە لەو پلانە هێواشەی وڵاتەکە بۆ زیادکردنی ڕێژەی ئەو کانزە بە نرخەی کە لە کاتە سەختە ئابووریەکاندا دەتوانێت پەنای بۆ ببات. ئاژانسەکە لە زاری مازن سەباح بەڕێوەبەری گشتی و بەرهێنان لە بانکی ناوەندی عێراق ڕایگەیاندووە پێنجشەممەی ڕابردوو عێراق بڕی 2 تۆن و 500 کیلۆگرام قاڵب زێڕی کڕیوە. بەمەش یەدەکی زێڕی وڵاتەکە گەیشتوۆتە 132 تۆن و 730 کیلۆگرام زێر. ڕاشی گەیاندووە استراتیژەتیان ئەوەیە کە لە نیوەی دووەمی ئەم ساڵدا حکوومەتی عێراق زێڕی زیاتر بکڕێت. پلانی ئێستایان ئەوەیە چەند جارێک بڕی کەمکەم زێر بکڕن نەک بە یەکجار بڕێکی زۆر بێت. بانکە ناوەندیەکان لە سەرانسەری جیهاندا لە سەروبەندی زیادبوونی مەترسیە جیۆپۆلیتیکی و ئابوووریەکاندا خەریکی فراوانکردنی پشکەکانیانن. عێراق دووەم گەورەترین بەرهەمهێنەری نەوتی ئۆپیک کە لە ساڵی 2022دا دوایەوەی 4 ساڵ لا کڕینی زێر وەستا بوو دەستی با کڕینی زێر کردەوە. ئەمەش لە بەرنامەیەکدایە بۆ هەمە چەشنکردنی سامانە بیانیەکانی کە نزیکەی 100 میلیارد دۆلارە. حوزەیرانی ساڵی ڕابردوو بانکی ناوەندی عێراق بە یەک جار بڕی 34 تۆن زێڕی کڕی. ئەو کات کردیا لە 135 کۆی ئەو یەدەگە زێڕەی کە هەی بوو. ئەو قاڵبە زێڕانی عێراق هەیەتی لە هەریەکە لە بانکەکانی ئینگلتەرا و فەڕەنسادا هەڵیگرتوون. مازن ئاماژەی بەوەش کردووە پلانی بانکی ناوەندی ئەوەیە هێدەکی زێڕی وڵاتەکەی کاتێک زیاد بکات کە نرخی ئەو کانزا بە نرخا بگاتە ئاستێک کە لەگەڵ ڕێنمایەکانی بەشی وەبەرهێنانی بانکی ناوەندیدا یەک بگرێتەوە. بەرزبوونەوەی یەدەکی زێڕی عێراق لە کاتێکدایە کە وڵاتەکە بە یەکێک لە وڵاتە دەوڵەمەندەکاندا دەنرێت و لەسەر ئاستی جیهانیش لا پلەی 34مین دێت لا یەدەکی زێردا. بەگشتی زیادکردنی یەدەکی زێڕی عێراق یارمەتی دەردەبێت بۆ پاراستنی سامانی وڵات و خۆپاراستن لە هەڵئاوسان و بەدەستێنانی دراوی بیانی. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ئابووری عێراق سەقامگیرتر و خۆڕاگرتر بێت بەرامبەر بەو گۆڕانکاریە خێرایەنەی لە ئابووری جیهاندا ڕوودەدەن. خواتان لەگەڵ.